دوای ڕاگەیاندنی پرۆژەی بە بازاڕکردنی گەرمی جوتیاران لەلایەن وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم بۆ سەرخستنی ئەو پرۆژەیە کە بە ستراتیجی و نیشتیمانی دادەنرێ، داوای هاوکاری و هەماهەنگی لە نێوان سەرجەم دەستە و وەزارەتەکانی دیکەی کوردستان دەکرێت. بێگومان ئەم پرۆژەیە ڕاستە بیرۆکەی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بووە، بەڵام پرۆژەیەکی گەورەی حکوومەتی هەرێمی کوردستانە، بۆیە ئەگەر بێت و هەموو لایەنە پەیوەندیدارەکان تیا هاوکار و هەماهەنگ نەبن ئەم پرۆژەیە سەرکەوتوو نابێ و پێویستی بە تێگەشتێکی هاوبەش هەیە لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان. لەبەرەوە هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە ئێستاش و لە کاتی جێبەجێکردنە پێویستمان بۆیە کە هاوکار و هەماهەنگ بن بۆ تێپەڕاندنی هەموو ئەو کۆسبووتەگەرانی کە دێنە بەردەم پرۆژەکە. لەلایەن خۆیانەوە جوتیاران دەخوازن پرۆژەی بە بازاڕکردنی گەنم بە جۆرێک جێبەجێ بکرێ کە لە بەرژەوەندی جوتیارانی کوردستان تەواو بێت، بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە دانانی نرخی ساڵانی گەنمەوە هەیە. جوتیار بەرچاوی ڕوون نەبیتن نازانی، ئەمە حەزمان لێیە نەک ساڵانە نرخەکە دیاری بکرێ. لەگەر وەزارەتی بازرگانی عێراق و وەزارەتی کشتوکاڵی عێراق و وەزارەتی کشتوکاڵی خۆمان و وەزارەتی تیجارە هاوەمانجێک هەبیتن کە سەعری سایلۆ دادەندرێ بێن لەو بازارەش سەعرێکی لە بۆ دابنێن، یعنی لە هیچ نەبی لە 400 کەمتر نەبی، لەسەرەوەی 400 بی 450. ئێستا گەنم لە بازار 400 دەکاتن ئێستاکە کە ئەوان ئەگەر بە 450 وەرنەگرنەوە کەواتە هیچ سوودەکی لە بۆ خەڵکەنە بۆ تەنها کۆمپانیایەکان سوودمەند دەبن و هیچ ئیسفادە لە جوتیار نیە. بە گوێرەی پرۆژەی بە بازاڕکردنی گەرمی جوتیاران جگە لەو گەرمەی ساڵانە لەلایەن حکوومەتی عێراقەوە لە ڕێگەی سایلۆکانەوە وەردەگیرێت لە کاتی پێگەویشتنی بەرهەمەکان بڕی 500,000 تۆن گەنم لە جوتیارانی کوردستان دەکردرێتەوە و دواتر لە پیشەسازی ناوخۆ بەکاردەهێنرێت. ئەمەش بە پرۆژەیەکی ستراتیجی و نیشتیمانی گەورەی کوردستان دادەنرێ کە لەلایەن وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم ئامادە کراوە. تا عەبدوڵڵا گەلی کوردستان، هەولێر.